خۆشەویستەکانم پرسیارێکمان لێ کراوە دەربارەی سەرفترە ئایا چی بدرێ و بەچی نەدرێ و ئەمانە کێشەیەکەن دێ موسڵمانە زیاد لە حەد ئەو مەوزوعیان گەورە کردوەوە. من چەند نەسیحەتێکی هەمومانەکەین بەبەر خاتری خوای پەروەردگار ئەم نەسیحەتانەکەم. یەک برا بەڕێزەکانم، سەرفترە لە ئەرکانەکانی ئیمان نییە. یعنی ئەو کەسەی سەرفترە نەدا بە ئیجماعی هەرچی عولەمای ئیسلامەیە کافر نابێت. هەر سەرفترە نەیژدەی کافر نابێت. يعني أركان إيمان نية، كفر إيمان نية، سرفترة كفر إيمان نية. تا إما موضوعك وانا قوركين وكو چون كابرايك كافر وكابرايك مسلمان آواسير يكتريب كين تيغن لقصكم أما كفر إيمان نية. أم قصانا وربقرن بشيويكي جوان يوادارم همو لا يكمان استفادة ليه بكين. دوهم مسألة سرفترة يعني دور رأي آية بپارە بدريان بخوراك بدري، أما مذهبي شيعة وسنة. يعني مثلا الشيعة وتويتي بپارە بدري والسنة وتويتي بخوراك بدري بلين والله كاكا أو مذهبي الشيعة أما أهلي بدعنو أمانة. يعني كابرايك أجر بپارە بدا أهلي بدعنية، أهلي سنة وجماعية، كابرايكش أجر بخواردن بدا أهلي سنة وجماعية. أما دو خالزور قرنجا، أما هركسي بپارە داي مسيحينية، يعني هر کسی با خواردن بیدا یهودی نیه. هر دولا اما اهلی هم مسلمان و هم اهلی سنه و جماعت. ام جابين سر اويكا لناو امامكان اهلی سنه و جماعه حتى ها امك شمان لسر امنيه، يعني بيجي بس تنها سر فتربيو تواو يسلنا ام جماعه قد دون فرمانيه، قد دون فرمانيه لها مشتكانا يك راي مان هبي لها مشتكى الا خلاف مانه انسان يكتان دزنج اشكن لدس بيوداني افرد لو چه بڵێم چەند کەس دەستێژکەنە نیوەتان دەست بەرزکەنەوە و نیوەی ترتانیش بێژن ئێمە دەستنۆژ ناشکێنین دەست نادەین دەست دان ئافرەت دەستنۆژ ناشکێن. ئێتەواو ئەمیان حەنەفی وایوتۆ ئەویشان شافعی وایە. ئەگەر ئەمەیان بکەی فەخێر عەلا خێر و ئەویشان بکەی ئینشاءالله گوناحبار نابی هەر خێر عەلا خێر. ئەم مەوزوعە ئاوا لێی تێبگەین. ئەم مەوزوعە زۆر بە توندی بە تەشەنوج وەری نەگرین، بە تەشەنوج وەری نەگرین. ئێستا گوێم لە یەکێک لە هيئة كبار عضوي هيئة كبار علماء السعودية بوباسي أم بابتي كل وتي إما كم صالة هر ألين إلا خواردن ببي خواردن وتي حرشي مجامع عالم إسلامي هي إستا أجر لسطان نوت بسر والنبي لسطان نوتها لسر أون كبخواردن ببارج بدري يتربوا موضوع زور كل كينوا بويا أم بابته هو دارم ما أو فرمي وتي هو دارم أم موضوع بتشنج وسير نكلي هو وقتك بسيط ما شابكري. يعني اگر خوای تعالی کردی کەسێک ئەوەی کە ئەوانەی کەوا بەپارە ئەتوانی بیکەیتە پارە خۆی سنەتەکە وەیە بە خواردن بەس کەسانی وتوانە ئەگەر پارە لە جیاتی خواردنەکە بدەی ئەزانی کێ وتوێتی حەسەنی بەسریە تابعی پێغەمبەر صلی الله شیخ حەسەنی بەسری ئیمامی ئەبو حەنیفە تەسەورەکەن لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەحمەتی خوای لێبێ عومەری کوڕی عەبدولعەزیز لە سەردەمی ئەوە نیم درهەمیدانە بۆ سەرفترە لەسەر هەموو ئومەتی ئیسلامی هەرچی عالمیش بوو لەو کاتە کەس دەنگی نادێت لسردمي تابعين. مسألة يقنية يعني عمر كوري عبد العزيز وما أدراك ما عمر. بويا شيخ الإسلام ابن تيمية تشتكي زور جوان أفرمي من هالأول وصية آخر وصية كم أو نأتم بابتم بعدين بيبينوا فرسالي لسركين سر لأخو ما أنتيتنا دي. شيخ الإسلام ابن تيمية أفرمي أصل لما سلا خواردنا أجر مصلحة لهر كاتيكا خواستي بقيمة به لهر ولاتيكا يعني لهر شونيكا أجر مصلحة خواستي هيك كشيفني اگر کەسێک بە پارەش بیدا. ئێستا ظاهر مەسلحەت لە عێراق چونکە هەمووی تقریبا بایعی هەیە بە عام خەڵک تقریبا تێرە بۆیە ئەگەر کەسێک بە پارە بیدات بتایبەت لەم زروفە ئێستا حەدیثەکەیەکێ لەو حەدیثانەی کە هاتووە لەو بارەوە ئەڵێ ئەغنوهم عن السؤال يعني ئەفەرمێت دەوڵەمەندیان بکەن لە سوئالکردن يعني ئەوانەی ئەو خەڵکەی کە تۆ ئەو سەرفترەی پێدەی ئەڵێ دەوڵەمەندی کە با لە ڕۆژی جەژنە سوال نەکا ئەو کەسە أي للروجي ججنا كابراك سؤال لك طبعا يسأل يخو منها خواردنا كنية يعني خواردنا أجر تو برنجيش بدي بونمونا فاصوليش بدي بنرختري خواردن بدي إمرو جوشت خير كيش أوي جوشت نية خل كاس جوشت نادا بس الفترة يخلكيش ضلنيا براينا من صالك لصالكان وتم براينا حروا بتجربة بخوا باركش باسم كير بو تجربة بس وتم برا من أمثال جوشت ناسينم جوشت ناسين بمالهم نام بو جاجن برواتان هبي ججنا كان والية يقدام والية أنت يقدام مال قد بأمنا لنا قاتنا نخوك حرام ويقريا
وەکو تعزیێ وەڵایتر برایەکی مسلمان کە میریشکشتیان یا زیادەی لە ماڵە دانابوو ڕجام کرد تەلەفۆنم بکەم بیکەرە خاتر خوا هی ماڵی خۆشتان هەیە وڵا زیادەمان داناوە وەڵایتر خوا خێری بنووسی ئاوردی و کاکەیتر گۆڕیا تعزیە بوو بە جەژن سبحان الله کاکە مشکلەکە ئەوەیە یعنی بۆیە کابرا ئەگەر کەسێک مەپارەشدای خوا خێری هەردوو لا بنووسێ و وەسەلام ئەتر مەوزوعەکە زۆر گەورە مەکەمە بیکەنە خاتر ئەو خوایە ئێمە مسلمانان کەم مەشاکلیان نییە تخوا هەربا هەڵ نەزیینە ڕۆژە مەشاکلێکی تا دروست بەس یەن فراوانی بڕواندا ئەم مەسەلە کەسێک دابووی بە پارە مەڵێ بەخوا سەرفتەکە تەسەورەکەن دوێنێ سێرم کرد مامۆسایەک نازە مامۆسایە چیە ئەیوت ڕۆژۆکەت لە ئاسمان وێسیا بەرز نابێتەوە لەبان سەر وێسیا بەرز نابێتەوە کە تۆ سەرفترە بدەی ئەمە لە چییە لەکوێ هاوردی نازەوە ئەم قسە ڕۆژوو چی علاقێکی بە سەرفترە وایە سەرفترە طهورەیە بۆ سائیم ئەگەر سائیم هەڵەیەکی کردبێ خوای تەعالا بەو سەرفترەیە هەڵەکەی لا ئەدا مەسەن ڕۆژوانە قسێ ئەم لا ئەو لایە خوای تەعالا پاکێ کاتەوە بۆی وتوعبەیە بۆ مەساکین ئیتر ئەمە نابێ ئەوەنە گەورە بکرێتەوە لە حەدی خۆی زیاتر ئەبێ هەر وەکو ئەوەندەی کە لە سنەتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم لەوە زیاتر گەورەی کەیتەوە وای گوناحبارە بی بەڕاستی جا هیوادارم ئەم بابەتە بە ئاسانی وەربگرن سێمتان فراوان بێ ئەم بابەتە بە نەرمونیانی بۆی بڕۆن بە توند و تیژی بۆی بچن دوایی خراپ بەکارهێنانی سیارەی حکومی بۆ ئیشوکاری تایبەت حەڵاڵە یا حرامە بەو خوایە ئەمەنە حرامە ئەمەنە حرامە ڕێزمەیە بە ئەو برانی کە سیارەی حکومەتیان بەدەستەوە بەکاری دێنن بۆ سەیران و بۆ مناڵەکانی خۆیان و ئەیانێنن و ئەیانبن و بنزینی حکومەتە و سیارە و تایە و ڕۆن و نازانم چی و گشتین حکومەتە ئەمە بە چی دینی حەڵاڵە بە چی دینێک واللهی براینە زۆر زۆر حرامە چونکە ئەمە بەکارهێنانی مڵکی گشتیە بەکارهێنانی مڵکی گشتیش بۆ کاری تایبەت حرامە بە هیچ شێوەیەک دروست نییە یەک زانا لە زانایانی ئیسلام نین بڵێن ئەوە دروستە پیاوێک وەفاتی کردووە مناڵی نییە براو برازای هەیە بەڵام برازای خێزانی کۆچ کردو بەبێ پرس تەسەڕوف بە ماڵ و ماڵەکەی دەکات ئایا تا چەند دروستە وڵی براینە هەر کەسێک کە مرد ئیسا ئەگەر تەماشاکەن لە ئاینی پیرۆزی ئیسلام بڕی یاسامانەیە زۆر گرنگە بڕی ئادابمانەیە زۆر زۆر گرنگە بەس خەڵک التزامی پێوە ناکەن یەکێ لەو شتانە ئادابی داباشکردنی ماڵ لە شریعەتی پیرۆزی ئیسلامە مردووەکە کە نێژرا لەو کاتێک کە خەڵک دڵی گەرمە لە جیاتی ئەوەی بڕۆی دانشێ و تەعزیە و ئەلفاتیحا و بێ و بگرە و سەلام و بەخێر بێن و بەسەر چاو بڕۆن و بگرە لە جیاتی ئەمە شریعەتی ئیسلام فەرموویەتی دانشن کە سوکارەکەی هەر لەو شوێنە میراتی مردووەکە دابەش بکرێ مامۆسایەکی ئاینی بانگ بکرێت لەوێ ماڵەکەی دابەش بکرێت نەخرێتە دەستی مناڵ و مەزم دوای کوڕێک بەسەر ماڵۆیە زاڵ ببێ بەسەر ماڵەکەی و هەر هەمووی بخوا من لە میراتی زۆر کەسە بەشداریم کردو لەوانێت تا ئێستا لە 1000 دابەشکردنی میراتە بەشداریم کردبێ و دەیەها کەسیش پرسیاری شەرعیان لێ کردوم لەو بارەوە ماڵی وا هەموو ڕۆیشتمەتە ماڵەکە کابرا خاوەن مڵکێکی زۆر زۆر بووە دەبرای هەبووە یعنی ئەو کوڕە بەخۆیەوە دەبرا بوون چونکە ئەو کوڕە بچووک بووە هەرچی سەروەتی باوکەیە لەژێر دەستی ئەوا بووە زاڵ بۆ بەسەر سەروەتەکەیە و وتێتی حار هەمووتانە کوژم دێنە دەورێ لە 1.5 ملیۆنێکی دیناری سەردەمی قەدیم باوکی 1.5 ملیۆن دیناری بوو مڵکەکە 1.5 ملیۆن کرد 600,000 بە گوندەی خستە لاوە و هەر نۆبراکە و خوشکەکانیشیان هەر هەمویان باقیەکەی بۆ ئەوان یعنی ئەمە تاوانێکی زۆر زۆر گەورەیە بۆیە میراتی حتا کابراش نەبرێ میراتی تەوزیع نەکا باشە هەنێ کەسێ پێشەوەی بمرێ ماڵەکەی داباشە کاتە سەر مناڵەکانیەوە غەڵەتێکی زۆر گەورەیە قەینا بە هەدیە ئیسە دروستە تۆ هەدیە بەی بە مناڵەکانت مەسەلەن یەکی خانوویەکیان بۆ بکەی ئەگەر هەت بوو یەکی مەسەلەن بۆ نمونە هەدیەک بەڵام بۆ هەر هەمویان کابرا کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی ئەی پێغەمبەری خوا کابرا کێ بوو بەشیر سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم باوکی نوعمانی کوڕی بەشیر هاتوتی ئەی پێغەمبەری خوا من خانەوادەی دووەمم پامی کردەتە پێڵاو ئێژە ئیلا ئەبێ ئەم خانووە بکەیتە ناو نوعمان یعنی نوعمان کوڕ ئەوە ئەمیش وتی باش وتێتی وتمە باشە ئیکەم وتێتی نا ئیلا ئەبێ پێغەمبەر بکەی بە شایەت ئەو کاتە محکەمە نەبوو لە محکەمە تاپۆی بکەوەمان ئەبێ پێغەمبەر بکەی بە شایەت وتی منیش هاتووم بەلای جەنابەت تا جەنابەت شایەت بێەوە من ماڵەکەم وتی بەشیر هەموو ماڵەکەت هەموو مناڵەکانت گشتێکێک بەشیانت دا یعنی گشتێکی خانوویەکت پێیان دا وتی نا وەڵڵا بەس ئەم
دەیوتی من شایەتی لەسەر زوڵم نادەم ئەمە زوڵمە دوای مناڵەکان قین لە یەکتری هەڵەگرن چۆن ئەبێ هەمویان ببن بە دوژمنی یەکتری باوک چۆن ئەبێ مناڵ بکە بە دوژمنی یەکتری باوک ئەبێ سەبەبی تەبایی نێوانی مناڵەکانی بێ ئەبێ بیان ناتەیەکەوە ئەبێ وایان پێ بکە بچووک ڕێز لە گەورە بگرێ گەورە بەزەیەوە بچوو کابێتەوە نابێ باوک ببێتە مای فیتنە لەبەین ماڵ و مناڵی خۆیان ئەگەر باوک پێش مردنی ماڵی دا بە مناڵەکانی ئەبێ بە کچ و کوڕوەکێک بیدا بابزان لەوێ این نییە مامە حاجی ئەم پرسیارە زۆر گرنگە لەیرە لەوە چێکی بێژە مامۆسا یعنی باوک بەر لەوەی بمرێ ئەتوانێ مەسەڵەن بەشی کچ نیو ئەوەی کوڕ بێ نا لەوێ مادام هەدیەیە گەرێ کچ و کوڕوەکێک چونکە مە میرات نییە ئەمە هەدیە دوای ئەوە کە باوک مرد خۆی لە ژیان دەرچوو اینجا ماڵەکەی دابەشەکرێت هەر ئەو ڕۆژ تەعزیەکەی بێ دابەش بکرێت ڕۆژ تەعزیەکەی بێ دابەش بکرێت ئەوە سونەتە لە کفری ماڵی وا هەیە هاتنە بۆ لای من ئەڵێ مامۆسا وەختی خۆی باپیرە گەورەمان مردووە باپیرە گەورەمان کە مردێ میراتەکەی دابەش نەکریا باوک و میمکەکان و مامەکانم هاتن ئەوانیش مردوو هەر دابەش نەکریا دوای ئەوە نەوەکەی ئەوان شاتووە هەر دابەش نەکریا ئیسا نەوەی چوارەمە ئیسا هاتین بەلای جەنابەت وتم هاتی بەلای من چی بکەم من چی بکەم فریایی کێ بکەوم کێ لە کێوە دەرکەم چۆن بیکەم ئەمە نازانم مکە چارێکە مەگەر بخوای تەعالا خۆی هەر نەوەیە زید یەکتریە دەڕن ئەو مناڵان تۆ باسی چی ئەەکەی تازە میرات چۆن دابەشەکرێ بەم شێوازە وێ بەڕێزان نابێت کەس خۆی بکاتە خاوەنی میرات نەبرا گەورە نەبرا بچوو لەو کاتە ئەبێ مامۆسایەکی ئاینی بانگ بکرێ و هەموو ئەوانەی میراتیان بەرەکەوێ ئامادە ببن و ئەبێ بەشی کچان و کوڕانی جیا بکرێتەوە نابێ بوتری ئاخی سەفیڵێک هەیە براکان خوشکان بانکەن خوشکەکانم گردنمان ئازاکەی دابەشیکەی یعنی بەشی خۆت لی دەرچی گردنمان ئازاکەی کچیش لەبەر ئەوەی باوکی مردێ و جا کچ دڵی ناسکە دایکی مردێ یەکسەر ئەڵێ ئەرە وەڵام ئەو فێڵە ئەو وەکە وایە ڕێک لە پشتە سەری ببڕی لە ماڵی مسلمانێکە میراتمان داباش کرد باوکیان مردبوو مانگە دوو مانگ پێش وەخت هاتم دانیشتین مامەکانی پێنج کوڕ بوون لەگەڵ سێ کچا مامەکانی مامەی کوڕەکان تەمەنەوە هیچیان بەرناکەوێت بەس هاتون بۆ ئەوەی ئیشەکە دەبرکەن سوڵحان بکەن یعنی ئیشەکە ڕێکخەن هاتم وتیان مامۆسا با تەلەفۆن بکەین سەرمووی کچەکانیان بانگ نەکردێ کچەکان کوڕەکان دانیشتن هەر پێنجیان و ئەیوتم کوا کچە خوشکانتان وەڵا مامۆسا ئێستا تەلەفۆنیان بۆ بکەین بزان گردنیان ئازاکەن ئەرێ وتم ئێوە ئیمانتان هەیە من بس ئەو پرسە ئیمانتان هەیە یانی الحەمدولله مامۆسا لەخوا بەزیابی حەجمان کرد وتم بابە حەجت کردووە ئیمان ئەبێ وتم ئەو کچەش بنێن لە شوێنە نەبابیان دانشن دوای ئەوە ماڵەکەمان دابش کردمان بە پارە دابشەکەی نەبانیانە حسەی خۆیان ببن دوای دوو مانگ سێ مانگ ئەگەر خۆی حەزی کرد بیکە یارمەتی برایەکی بدا بابێ بیدان دوای سێ و چوار مانگ با پارەکە بڕاتە گیرفان و لە ماڵ بخەوێ بێ لێ بکاتۆ بیداتە ناو ماڵ بیداتە چیش کچ پارەی خۆش ئەوێ بەس تو لەوێ دەسەنیتە ناقەڕێی وە زۆر شەرمەزاریەکەی ئەوە زوڵمە وا چۆن ئەبێ نابێت ئەمە خوا ئەمەی قبول نییە براینە ئەمە شەریعەتە ئەمە دینی ئیسلامە ئێمە نابێ بە هەوا ئارەزوی خۆمان حکم بین لەسەر دینی خوا زۆر سەیرم تێ خەڵک دێتە دەخۆن لەبین براکە لەبین کوڕ و باوکەکە دێن نێوانی کەس و کاری یەکتر معقولە من ئێستا ئامۆزایەکم مامەیەک و کوڕەکانی مەسەلەن کێشێکە من خۆم بخەم ئەو بینەوە قسەی تیا بکەم من چیم تا قسە لە مۆزوع بکەم من چیم کوڕ و باوک بۆ خەڵک تەدەخل لە بینیانە بکە برا بۆ خەڵک بێت تەدەخل لە بینیانە بکە ئەوان سەریەک بشکێن با بەخۆی سەریەک بشکێن برا ئاشتە بنەوە کورد و توێتی خزم یعنی کەس یەکتری ئەگەر گۆشتەکە تیش بخوا ئێسخانەکەت ناشکێنی برا ئێسخان یەک ناشکێنێ بەس کە یەکێکم تەدەخولی کرد لە بینە لەوە چ بیان داتە بە یەکتری ئەمە مەوزوعێکە زۆر گرنگە ئەبێ ئێمە ئاگامان لێ بێ شایی و تەعزیە نانی دروستە خۆشەویستەکانم نانی تەعزیە مەکروهە زانایانی ئیسلام وتوانە نانی تەعزیە مەکروهە ئەگەر خاوەن تەعزیە کردی بەس ئەگەر یەکێکی تر کردی مسلمانێکی تر هات لەولاوە خزمێتی ڕئیس عەشرەتە پیاوێکی معقولە وتی براینە مسلمانان من حەزەکەم خواردن ئەوە هی خاوەن تەعزیە نییە پەیوەندی بەوە نییە پێغەمبەر فەرمێ ئێوە خواردن بەوان دروستکەم قەینە ئەو کاتە دعوەتی تووشی توتی کاکە قەسەم بەخوا هی خۆمە فەرمووی خوا ئەتیادی ئەو هیچ کێشەیەکی تیان نییە کابرا حەزەکە خێر بکە بەس خاوەن تەعزیە بیکە نابێ بێلینیش نابێ بێڵین بە هیچ شێوەیەک بیکە ئەگەر کوڕێکی گەورەی ئەو پیاوە دەوڵەمەنەوە هەیەی قەیچێکە هەیەی خۆی حەزەکە بۆ باوکی خێرکە بەس ئەگەر مناڵەکان یەتیمی مناڵیان هەیە و لە پارەی ئەو یەتیمانە ئەکرێ لە پارەی ئەو بێوەژنە ئەکرێ وەڵڵاهی براینە ئەمە زۆر گوناحە ئەمە نابێت نانی شایی دروستە پرسیارەکەی دوو بەشە نانی خۆش تەعزیە نانی شایی نەک دروستە واجبە ئەگەر نانی شایی دعوت کران نەچن گوناحبارن
یەکێک لە مافەکانی برای مسلمان لەسەر برای مسلمان ئەوەیە کە ئەگەر دعوەتی کرد نەچێتە دعوەتەکەی گوناحبارە. هەر کەسێ دعوەتی کردن برای نەمەگەر گومانتان هەبێ لە چ شتێک عیسا مەسەڵەن تۆ یەکێ دعوەت دەکات گومان تێ دەرمان خوارد دەکات مەوزوعێکی درە یا یەکێک لەوانەیە مەسەڵەن شتێ بەس بچۆ حتا پێغەمبەر فەرمی ئەگەر بە ڕۆژوو بی بچۆ صلی الله عليه وسلم بە ڕۆژووش بی بچۆ لەوێ دانشە ئەگەر بە ڕۆژی سنەت طبعا باسی ڕۆژی فەرز ناکرێت ئەگەر حەزت کرد بیشکێنە حەزیش نەکرد بێژە وڵای جەماعەت هەر حەزم کرد لە خێرەکەتانە بەشداری بکەم و من هەمە ڕۆژوو گردن مازاکەن و بەڵام بیشکێنی باشترە لەبەرەوەی ئەوش دڵی خۆش بێت. وشەی ئامین لە دوای فاتحە بە معنای چی دێت؟ بە معنای یعنی خوایە وەڵاممان بەرەوە. ئامین یعنی بە عەرەبی ئەجیب یعنی خوایە وەڵاممان بدەرەوە. لە دوای هەر ئامینیشی سەیمە کە دوعاکەین ئەڵێن ئامین یعنی خوایە وەڵاممان بدەرەوە. شێت یا مناڵ یان کەسێک دینی پێ نەگەیشت بێ حکمی چۆنە؟ ئیتر تەواو هەروەک پەپولەی بەهەشتە. ئیسا ئێوە بە شێت ناڵێن بەخشراو. من کەلیمە کوردیە تازەکانم نازانی. ئێمە هەر عادەت وایە بەپێی عەرەبی تەرجمەیەکەی نەمانوت ئەعما یعنی کوێر وانیە؟ مەسەلەن ئەسەم یعنی کەڕ بەس ئیسا ئەدەبێکی کوردی جوان پێیا بووە لە جاتیەوەی بڵێ کوێر ئەڵێی نابینا، لە جاتی ئەوەی بڵێ کەڕ ئەڵێی نابیست، لە جاتی ئەوەی بڵێ شێت ئەڵێی بەخشراو. ئەم کەلیمە زۆر جوانە. ئەگەر شێتەکە کابرا مسلمان بوو بێت و شێت بوو بێ ئەوە ئینشاءڵڵا بەخشراوە. ئەگەر هەبە مناڵی شێت بوو بێ ئینشاءڵڵا بەخشراوە. بەس ئەگەر کابرا مسلمان نەبوو بێ و حسابی بۆ دین و دین نەکردی بێ بەڵام بەخشراو چیە؟ ئەوش پێش عینەکەی حسابەکەی پێش شێتەکەی حسابەکەی. بەڵێ لە تەحیاتی یەکەمە دروستە تحیاتی ئیبراهیمی بخوێنی؟ نەک دروستە سنەتە تحیاتی ئیبراهیمی بخوێنی. خوش سنة لتحياتي كما بلي اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم إنك حميد مجيد كما صليت على آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على آل إبراهيم إنك حميد مجيد. أما السنة أجر نويشي بتهيش نبي خويني أجر تحياتي كم صلوات ندي أو تحياتك النقصانة يعني لا كما كي الله بلي اللهم صل على محمد لا كما كي بلام أجر كاملي كي شاتره لتحياتي كم يشا أجر فيها جيشتي أجر نمشي جماعتها پیانە گەیشتیەوە ترجایە. ئایا کەسێک عەرەق بخواتەوە تا چەند ڕۆژ نوێژی قبول نییە؟ خێری نوێژی قبول نییە. ئەمە ڕۆژە برایەک کابرای گەشتی وەڵام مامۆستا من دوێنێ عەرەق بخواتم چەند خۆشە. هەنێ کەسێ نییە تەسەوورەکە من زۆر جار بڕێ تەبیعەتی عەرەقوەرەکانم زۆر بەدڵە. یعنی ئیسا نەوێتە قسەیەک ئەوانەی عەرەق ئەخۆنەوە سوبحان الله بڕێ صفاتی عەجیبیان تایە هەنێکیان تەڵای یعنی ساف و سایق و پاکن لە بڕێ شتە هەروە بە پاکی. مامۆستاگیان باوشێکی پێم کردو بەڕێزێکی زۆریشەوە مامۆستاگیان بەخوا من دوێنێ عەرەقم خواردۆتەوە ئیتر گەرەکیشمە تەوبە بکەم و ڕەمەزانە و ئێشن چل ڕۆژ نوێژت دروست نییە و ڕۆژوو دروست نییە ئیتر ڕەمەزانیشە چی بکەم؟ وتم عەزیزەکەم خێری نوێژەکەت دەست ناکەوێت. ئەبە بۆ کەسێکی مولتەزمە و پێشا مسلمان بوو بێ ئەمڕا بڕۆ عەرەق بخواتەوە ئەوە لە خێری نوێژەکە بێ بەشە. بەس تۆ پێویستە فەرزەکان بکەیت پێویستە فەرزەکان بکەیت. تۆش مادام تەوبەت کردووە پێشا ئیلتزاماتت نەبووە ئینشاءالله تۆ بەر ئەوە ناکەوی تەوبە بکە و بگەڕێرەوە. براینە زۆر کەس هەبووە بڕواتان هەبێ بە نەسیحەتی جوان بە قسەی خۆش هاتووە بۆتە مسلمانێکی زۆر ڕێکوپێک زۆر ڕێکوپێک. زۆر کەسەیە بەهۆی کێشەیەکەوە تووشی عەرەق خواردن بووە کابرا ئیمانی قایم نەبووە کەسێک نەبووە نەسیحەتی بکە برایەکی مردووە لە جاتی ئەوەی بیتێری بۆ مزگەوت و نەسیحەتی کەیت و دەستی بگری کەسێک نەبووە دەستی بگرێ کەسێک نەبووە دڵی بداتەوە بردیانە بۆ نادی. واللهی من خسمێتوان ئەو قسەکە بۆتان یەکەم یعنی 100% بەس خۆ ناکرد ناوەکان بێری ئەگی ناوانەی ساڵ حەمد لامیان پیاوی چاکرد بەس کاتی خۆی باسی ساڵی 78 بۆکەم 78 ساڵی 78 دوو خزممان لەسەر مەوزوعێ بوو بە کێشەیان. ئەو کاتە من مناڵ بووم یعنی بوو بە کێشەیان ئیتر چاقۆیان لە یەک ڕاکێشا و خەریک بدەن لە یەکتیبیان کوشت. هەندێ برادەر ئاخر ئەو کاتە خەڵک ئاوا بوو خەڵکی فری بە تایبەتی خەڵکی ئیمام محەممەد یعنی عەرەق خواردن و یعنی هەر کەسی عەرەقی نەخواردای عەیب بوو یعنی چۆ عەیبە یعنی عەرەق ناخۆن چۆن عەرەق ناخۆن یعنی عەرەق خواردن یعنی ڕەمزی سەقافەت بوو. عەجایبتان نەیە من ئەباسی ئەو کاتە ناکەم پیاوە گەورەکانم بۆ ئەزانن ڕەمزی سەقافەت یعنی عەرەق خواردن یعنی هەر مناڵێک بگەیشت جگەرەیەک بگات دەم ئەوە ڕەمزی سەقافەت بوو. وەکی ئێستا نەبوو جگەرە کێشان عەیبە تێگەی عەرەق خواردن گەورەترین عەیبە. ئیتر وەڵا لە جاتی ئەوەی ئەم کوڕە ئەم گەنجە بیبن نەسیحەتیکەن
بۆ قسەی چاکی بۆ بکەن دیۆن بۆ لای مامۆسایەک بۆ لای داعیەک بۆ لای بانخوازێک قسەی بۆ بکە وەڵا بردیان بۆ نادی و لەوێ عەرەقەدا بۆ دەخوازی ئیتر ئەو کابرایە فێر عەرەق بوو تا لەم ئاخیرانە خوای تەعالا هیدایەتی دا و گەڕایەوە. ئایا فریای سوورەتی فاتیحە نەکەوی لەکوێدا بەرکات بۆت حەساوە؟ سوورەتی فاتیحە قەزت ئەگەر لە نوێژی جەماعەت طبعاً من بەسی نوێژی جەماعەت ئەگەر فریای نەکەوی خۆشەویستەکانم لە نوێژی جەماعەتە ئەگەر بگەیتە ڕکووعە بەر لەوەی ئیمام هەڵسێتە لە ڕکووع تۆ بچیتە ڕکووعە وتت الله ئەکبەر سیرت کرد ئەوانان لە ڕکووعە بەر لەوەی هەڵسنەوە تۆ بچیتە ڕکووعە ئیتر ئەو ڕکاتت بۆ حەسابە با فاتیحاتیش نەخوێندە بێ باس نوێژی جەماعەتەکەم ئەو ڕکاتت بۆ حەسابە لەبەرەوە خۆشەویستەکانم ئاگاتان لە خۆتان بێ تەنها بە خوێندنی نەخوێندنی فاتیحەیان نەگەیشت ئەسڵەن فاتیحە برینە لە نوێ لەو نوێژانەی کە دەنگی بەرزەکرێت وتیایە دوو ڕایمانەیە طبعا با ئینسان دائما منصف بێت دائما کاتێ دینی باس کرد ئێمە مەذهبی ئەهلی سونە و جەماعەت دائما عادەتمان وایە ڕەئی عولەماکانمان گشتی باس دەکەین ئینسان ئەمە زۆر گرنگە یعنی ئیسا من لە خۆم بڵێم کاکە فاتیحە بخوێنن لە دوای ئیمام ئەگەر وا بڵێم ڕەئی منە ئەمە زوڵمە ئەبێ من بڵێم کاکە دوو ڕایمانەیە ڕەیەکی ئەڵێن بەس فاتیحەکە بخوێنە بە پەلە ڕأيكشمان أيها فاتحة كما خلنا طبعا ما الدليل يعني حزنا كم سباز دليل كان كم التفاصيل بلام أو رأيك من خناعة بيتي كبلغ كاني بصح زانم وبالكتابي بختي فقي شريعتك خوش ما لبب بلغ كان يناوى توقر حسنان كتابك بخلنا اللي أتوانن سيدي كان دليلي أواني وأعلن فاتحة كان خلني بقوت لقديمة شافعي كان وتيانا فاتحة كبخواني لدواء إمام حنفي كان وتيانا فاتحة كمخوانا لتازا كان ابن باز عليه فاتحة كأبا بخواني ابن عثيمين وابن باز بلام ألباني أفرمي ما يخوانا يعني خلافك تقول بلام من رأيك كيك عليه ما يخوانا بقوتره يعني باش وايا كاتي إمام بدني برس فاتحة أخوانية تو كوتت آمين يعني تو هاي لقل أوات البيويس ناكا فاتحة بخواني أجر شكرا ديشت مخمز زور لناكم بس نيخواني باشتره بالرأي من يعني أو دكانداري كلا بردم دكان كان يعني شدة أنين خليفة كان الراشدين كين أم بابته خوشة يعني أم بابته راسي متى مزروي خلافي الراشدين محزكم أجر مجال هبو السبين ياندو سبي أم برسيارة ولا أم دينو باسكي إمامي أبو بكر وإمامي عمر أمانة بوبكم برسياري دواي أويش شوار مذهبك حزكم أويش بجواني تاريخي كانت عن باسكم أم دوانا بيلا نسبين إن شاء الله زور او دوانه زور فيهم خوش ان شاء الله لسري بتشي ان شاء الله اگر مجال بيت شنك براستي خلفاء الراشدين في غمره فرمي صلى الله عليه وسلم دز بقرنا سنتي منه سنتي خلفاء الراشدين قفي فيها مكان با يعني لدست عن درنتشي خلفاء الراشدين لاداره ودولتها في ويسا مسلمان لسطا صدق سهم مكان زور قرنقه للرجل جمعه دواي دانشتن وتاريه كم ما مستات شي دعايك بكري باشا والله دعائك دياري كراونية عندي العلماء قالين أو ساعتي روجي جمعة ك في غمري إخوة فرمي صلى الله عليه وسلم روجي جمعة ساعاتك يعني ساعتك ألو ساعتها شي دعائك إخوة وريك ليه عندي العلماء قالين بيني هردو خطبك شي دعائك تي السريع أو كاتي ما مصادة عن شي بين هردو خطبك أو دعائك من خوم حزكم زين شي بكم زين حزكم شي بكم حزكم بلين رب يغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب انسان خوي طبعا لها مو كاس خوش ترابه دعاء او دايكو باوك خوش شويسترين كسي انسان لباش خوي امجا بو همو ايمان داران زور مهمه انسان دعاء بو خوي بو دايكو باوكي وبو ايمان داران بكا واجر بيا جايشتي شي بلي ربنا آتنا في الدنيا حسنه وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أمدو دعاء زور في روز الله دسي قطعني در مكان لو كاتا أمدو دعاء بكن إن شاء الله زور باشا دانشتن لبيني السيبر وخورا ما وصوق لما بريبا أو جواب من داتو ختي بسرا بيرم أنا شت مجال نبو دانشتن لبيني السيبر وخورا خوش بسكانم اختيار كان مان يا اختيار كان ما بو يا قساكم يشتان لجي مامو باوكي من زور خوشويسن لدوري منا بلام زوربتان اما اكن لزستانانا توزي دنيا خور خوشوي و توزي خوركش تاوي گرمو هینتكا
حەزەکەی بڕۆیتە بین نیوەت لەبەر خۆر بێ و نیوەت لەبەر سێبەر بێ ئەوە زۆر کەس حەزی لێەکە ها حەزەکە قاچ بخەیتە بەر خۆر و جسمت لەبەر سێوەرا بێ ئەوە پێغەمبەری خوا ئەفەرمێ قەت شتی وا مەکەن ئەفەرمێ ئەوە دانیشتنی شەیتانە ئینسان نیوەی نەخاتە بەر خۆر و نیوەی بخاتە طبعا ئەوە ئێستا کاتێ پێغەمبەر فەرموویەتی ئەوە دانیشتنی شەیتانە ئەو کاتە پێغەمبەری خوا وای فەرمووە بەس ئێستا علم تازە کەشفی کردووە کە ئەوە زەرەرێکی زۆری هەیە ئەمە شتێکێکە لە معجزات یان لە ئیعجازی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم يعني حديثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆریان معجزەن بەڕاستی ئیتر ئەبێ ئینسان ئەوەشی کە جوابمان دادەمەوە سەد خۆ خۆتنێکی بسڕۆست ئەمانە بێلە ناوەکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی دڵخۆشمان بکە